سڵاو خۆشەویستانی، هیوادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نهاتمەتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. ڤیدیۆم جارە فیلمێکی یەکجار تایبەت و ناوازەم بۆ دەستنیشانکردن. ئەویش گەڕام بە دوای خۆشبەختی دایان هەوڵدان بۆ بەدەستێنانی خۆشبەختی. فیلمێکی درامی و ژیاننامەیە کە لە ساڵی 2006 لەلایەن دەرێنەر گابریێل مۆچینۆ کای دەرێنانی بۆ کراوە و چیرۆکی فیلمەکە لە سەبنەمای ڕاستەقینەی ژیانی کریس گاردنەر گەورە بازرگانی ئەمریکی دروست کراوە کە ڕۆلی سەرەکیش ئەکتەری زۆر خۆشەویست ویل سمیت دەورەکەی دەجێڕێت. سەرەتای فیلمەکە دەبینیکەوە کریس گاردنەر بە بارودۆخێکی قوروسدا تێدەپەڕێت و هەموو شتێک لەدەست دەدات. خێزانەکەی بەجێ دێڵێت، کارەکەی و سایارەکەی و خانووەکەی و ئیشەکەی کە زۆر بەلایەوە گرینگە لەدەست دەداتن تاکە شتێکەوە لە دەستی نادات کوڕەکەیەتی کوڕە بچووکەکەی کە هەر کوڕی ڕاستەقینەی خۆی جێدن ڕۆڵەکەی دەجێڕێتن. وەکو گوتم هەموو شتێک لەدەست دەدا بۆ بارودۆخێکی سەختدا تێپەڕ دەبێت بۆی هەژاری و نەبوونی ئیشێکەوە کە بێکار دەبێتن، هەژاریش دەبێت. دووشتی زۆر قورسن لە ژیانی کریس گاردنەردا، بۆیە هەوڵ دەدا لە کۆمپانیاکی گەورەی و بەرهێناندا کار بکاتن تاکە شتێکەوە کریس گاردنەر بەیت زۆرێک دەستبەرداری نەبوو کوڕەکەی و هیوا بوو. باران باری، خۆر بە دیارکەوت، شەو داهات، ڕۆژ داهات. کریس گاردنەر بە هەموو هەوڵێکەوە خۆی بۆ خەونەکەی تەرخان کرد. هیچ بیانیۆکی نێشتەوە کەەوە بوەستێت و گلەیی بکات سەرڕای ئەو هەموو کەوتنەی کە لە ژیانی داهاتە سەر ڕێگای وە کاتێک دەرفەتێکی بۆ هاتە پێش کریس بەڕاکردن بەرەو چاوپێکوتنەکە ڕای کرد. بە جلوبەرگێکی نەشیاوەوە گەیشتە لای خاوەن کارەکە و زۆر ڕاشکاوانە و ڕازگویانە دەربارەی دواکەوتنەکەی قسەی کرد. دواتر گوتی من لە جۆرە کەسانم کاتێک پرسیارێکم لێ بکەی وەڵامەکەی نەزانم، ڕاستەخۆ پێت دەڵێم وەڵامەکەی نازانم، بەڵام گرەو دەگە دەکەم وەڵامەکەی دەدۆزمە و وە دەشی دۆزمەوە. دواتر دەبینی لە گۆڕپانە بچووکەکەی یاری باسکە کاتێک لەگەڵ کوڕەکەی پیاسە دەگەن ئامۆژگارێکی زۆر بە نرخی کوڕە بچووکەکەی دەکات و دەڵێت هەرگیز ڕێگەمە دە کەس پێت بڵێ ناتوانانی شتێک بکەیت، تەنانەت منیش خەونێکتە بوو پارێزگاری لێ دەکەی. خەڵکی خۆیان ناتوانێت شتێک بکەن، دەیانەوێت پێت بڵێن تۆ ناتوانانی بیکەیت. ئەگەر شتێکت ویست بڕۆ بەدەستی بێنە و تەواو. کریس گاردنەر نیوە ژیانی بەڕاکردن بەسەر برد. ڕاکردن بۆی بگاتە نووسینگەکە، ڕاکردن بۆی پاسەکەی لەدەست نەچێت، ڕاکردن بۆی بگاتە نوێپەناگەکە، ڕاکردن بۆ بەردەوامبوون لە ژیان. زۆر سەختتر لە جانە ڕای کرد چونکە ئەو دڵنیا بوو کەوا یەک دەرفەتی هەیە، بۆ ئەو دەرفەتەش بە هەموو توانایەوە ڕای کرد. نرخی هەموو چرکەیەکی ژیانی خۆی لابوون. کاتە سەختەکان هەردێت زۆر جار ڕووناچیەکە نابینی کە دەکەویتە ناو تونێلەکە تاریکی هەیە، ترس هەیە، ڕەنگە ناومێدیش. بەڵام کریس گاردنەر دەیزانی ئەگەر بەردەوام بێت و تونێلەکە ببڕێت لەو بە ڕووناچی هەیە. ئەو بڕوای بۆەوە هەبوو کەەوە تەنیا تاریکی بەر لە خۆر هەڵاتنە، بۆیە بە هەموو هێزیەوە ڕای کرد چونکە ڕێگای نەدە لە ناو تاریکیدا بمێنێتەوە. گاردنەر لە ڕاکردن بەردەوام بوو تاکو گەیشتە خەونەکەی. ئەویش دابینکردنی ژیانێکی شایستە بوو بۆ کوڕە تاقانەکەی. و یەک لەو دیمەنە زۆر پڕمانیانەی کاتێک کریس گاردنەر و جێدینی کوڕی پیاسە دەکەن، کوڕە بچووکەکەی نوکتەیەک دەجێڕێتەوە، بەڵام نوکتەیەک دەبێت وانەیەکی زۆر گرنگ بۆ هەرێکێکمان. کوڕە بچووکەکە دەڵێت ڕۆژێکیان پیاوێک لە دەریاکەدا خەریکە نوقم دەبێت. زۆری پێناچێت کە شتێک دەگاتە لای تاکو ڕزگاری بکات، بەڵام پیاوەکە سوپاسیان دەکات و هاوکاریەکە ڕەت دەکات و دەڵێ خودا ڕزگارم دەکات. دواتر بۆ جاری دووەم کە شتێکی دیگە دەگاتە سەری و تاکو دەستی هاوکاری بۆ درێژ بکات، بەڵام پیاوەکە دووبارە ڕەتی دەکاتەوە، بۆیەوە بەهۆیەوە دەخنچێت و دەمرێت. دواتر پیاوەکە لە خوددا دەپرسێت خوددایە بۆچی ڕزگار نەکردم؟ ئەویش لە وەڵام دەدەڵێت من دوو کۆشتیم بۆ ڕزگارکردنت نات، بەڵام دەرکردن نەکرد و ڕەتت کردەوە یارمەتیت بدەم. هەندێک فیلم کاریگەری کاتی بەجێ دێڵن، دڵخۆشت دەکەن یاخود دڵتەنگ، بەڵام دوای تەواوبوونی فیلمەکە ئەو کاریگەریە نامێنێت و بە پێچەوانەوە هەندێک فیلم هەیە کاریگەری تاو لەسەر ژیانت دروست دەکەن. ئەو فیلمی ئێستا باسی دەکەین یەکێکە لەو فیلمە دەگمەنانەی کە کاریگەری تاو دەخاتە سەر ژیانت، یعنی دوای بینینی هەمان ئەو کەسە نابی کە لە بەر لە بینینی فیلمەکە هەبووی. ئەکتەرەکان زۆر بەماندەی ناسین، ویل سمیت و کوڕەکەی جێدین لەگەڵ ساندی نیوتن بەشدارن. بە شێوەیەکی گشتی فیلمەکە فیلمێکی
بەڕاستی وەکو ئەوێت و لە بەرامبەر مامۆستایەک دانیشتی بی و بێدەنگ ئەویش ئامۆژگاری بکات. یەکە لەو فیلمە دەگمەنانێکەوە پێویستە بیبینی، پێویستە بینەری بی. هیوادارم بینەری بن، هیوادارم دوای بینینیەوە فیلمە کاریگەری پۆزتیڤ لەسەر بڕیار و بیرکردنەوەکانتاندا دروست بکات و هەمان ئیرادەی کریس گاردنەر لە خۆتاندا بدۆزنەوە، یعنی ببنە ئەو کەسێک کە ئارزوو دەکەم ببن. لە کۆتاییدا بە قسەیەکی گۆتە کۆتایی پێدێنم کە قسەیەکی جوانیە، هەز دەکەم لەگەڵ ئەو فیلمە یەک دەگرێتەوە. دەڵێ بەدبەختیش دیوی باشی هەیە، ئەو دەڵێتن گۆتە دەڵێ من شتی وا لە نەخۆشیەوە فێربووم کە نەدەکرا لە هیچ شتێکی دیکەوە فێریان ببم. یعنی تۆ دەتوانین لە هەر شتێک کە لە ژیاندا دێتە سەر ڕێگات دەتوانین ئەزمموی بکەیت، باشەکەی لێ وەربگریت و دووبارەکەش ببێتە دەرگایەک تاکو دووبارەی نەکەیتەوە. تا ڤیدیۆیەکی تر خواتان دەکەم.